گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە سلێمانی لەگەڵمانە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 بە زۆر شێواز و زۆر جار هێرشکرایە سەر هەرێمی کوردستان لەلایەنی جیاوازەوە. هۆکاری ئەوە چی بوو؟ ئایا دەیانویست هەرێمی کوردستان پەلکێشی ناو ململانە سیاسیەکان بکەن؟ سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە. طبعا نێژووی هجوم لەسەر هەرێمی کوردستان و لەسەر کوردستان تازە نییە. لە زمانی ملکی و بیگرە هەتا کون ئیستاش ئەم هجومانە لەسەر هەرێمی کوردستان کە ئەکرێت بەردەوامە بەداخەوە. ئەوەی کە نەویست بیکرێت سەقامگیری ئەم هەرێمە کە نمونەیەکی جوانی پێشکەش کرد بۆ چ بۆ عێراق و چوو بۆ ناوچەکە کە کورد ئەتوانێت نمونەیەکی جوان پێشکەشکە ویستیان سەرکوتی کەن، بەڵام نەیانتوانی چونکە لە دروستبوونی عێراقی تازەوە ڕێژیمی پێشی سەدام حوسێن چی نەکرد بەرامبەر کورد؟ لە ئەنفالکردن 2000 ئەنفالی کرد، 8000 بەرزانی کرد، هەڵەبجەیەک بەرکی مەباران کرد، 4500 دەی وێران کرد، هەزاران ڕۆڵەی ئێمە کوژران لە شەڕی دژی سوپای عێراق. بەڵام لە دوای ڕووخانەکە هەرێمی کوردستان تۆڵەی نەکردەوە، بەڕقەوە نەچۆوە بەغا، بەسەر ئەم ڕووبارە خوێنە چۆ بەغا بۆی ئاشتەوانی بکات، بۆ ئەوەی جارێکی تر عێراقێکی تازە دروست بێتەوە کە ئیمانی بە دیموکراسیت بێت. بەڵام بەداخەوە ئەوانەی کە ئیستاژ لە حکومان ئەوە تێناگەن کە بیانەوێ هەرێمێک لە ناو عێراقێکا بژی بە ئاشتی لە ناوچەکە لە بینی ئەم سێ وڵات چوار وڵاتایە کە توانیوە خۆی ڕابگرێت، هەرێمێک کە توانیوێتی سەقامگیری و ئاشتی بۆ ناوچەکە بێنێ. سەقامگیری هەرێمی کوردستان دەزانن لە کاتێکدا ئاگر لە چواردەوری هەرێمی کوردستانە لە تەواوی وڵاتانی ناوچەکە. سەقامگیری ئەوە گەڕێتەوە بۆ ژیری قیادەی کوردی لە هەرێمی کوردستانە کە توانێتی بە دیبلۆماسیەتێکی زۆر زیرەکانە بتوانێت گفتوگۆ بکە لەگەڵ دەوڵەتەکانی دراوسەیە، لەگەڵ ئەو هەموو قەیرانەی کە هەیە توانیوێتی ئەم تەوازونە ڕاگرێت لەگەڵ چ لەگەڵ تورکیا، چ لەگەڵ ئێرانە، چ لەگەڵ عێراقە خۆی. من حەزەکەم شتێ بڵێم، لە زمانی سەدامە ئێمە هەر بەترسیمان لە سەدام حوسێن هەبوو کە چەپۆکی عێراقمان بەسەرەوە بوو. ئیمڕۆ لە سایەی دیموکراسیەت و لە سایەی حکوومەتێکی فیدرالی عێراقەوە سێ چەپۆکمان پێ ئەکێشرێت، لە تورکیاوە، لە ئێرانەوە، لە عێراقەوە. لەگەڵ ئەوەشە ئێمە توانیمانە خۆمان بپارێزین. زمانی سەدام کەس نەیوێرا بێتە ناو هەرێمی کوردستانەوە یان عێراقەوە بە هەرێمی کوردستانیشەوە. ئێستا ئیمڕۆ هەموو لایەک خۆی پێکات، چونکە عێراق بۆ عێراق سیادەی نەماوە، عێراق ئەو هێزەی نەماوە کە بتوانێت لەگەڵ ئەم جیهاتانە پێیان بڵێ بەسە داخلی هەرێمی کوردستان نەبگەن. وڵاتانی نێودەوڵەتی دەیانەوێت دەم سەقامگیری هەرێمی کوردستان بمێنێ و بەردەوام بێ. بێگومان چونکە ئێمە شەریکێکی ڕاستەقینەی تەحالوفی دەولی بووین، چ لە ڕووخانی سەدامە، چ لە شەڕی داعشە، نمونەیەکی جوانمان پێشکەش کردن کە ئێمە حەلیفێکی ڕاستەقینەی ئەم دەوڵەتانەین. لەبەرەوە ئەوانیش بە هەموو هەوڵێکیانەوە ئێمان پاراستووە تاکون ئیستا، لە نەوەیەکەوە تاکون ئیستا ئەوان ئەمان پارێزن و ئێمەش تەبعاً هێزی پێشمەرگە قارەمانەکانشمان لە پێشەوە لە هەموو سەرانسەری کوردستانە خوێنی پیرۆزی خۆیان بەم خاکە پێشکەش کردووە. من شتێگەڵام لێرە حەزەکەم ئەوە بڵێم کە کوردستان بێ ئەم سەقامگیریە، بێ ئەوەی ئێمە جارێکی تر و هیوادارم کە حکوومەتی هەرێمی تازە کە پێئەکرێ حکوومەتێ بێ کە بتوانێت هەموو چۆنەگەی ئەوە حزابانە کۆبکاتەوە، ئەوانەش لە معارەزان لە بارنامەی حکوومەکانە لە استراتیژیەکی تازە دابڕێژین کە بتوانین بە یەکدەنگ بە یەک هەڵوێست معاملە بکەین لەگەڵ ئەم
دەوڵەتانە لەگەڵ ئەم هجوومەی کە لە بەغاوە ئەکرێتە سەرمان بە ناحەق بە هەموو ڕێگایە کە ئەنوێە اینجا بەعزێگەڵێ ئێمە مەترسی نین لەسەر تورکیا و لەسەر ئێرانیان لەسەر عێراق بە قوربان ئێمە داوای یەکشتەڵێم ئێمە بوونی کورد مەترسێ بۆ ئەوان چونکە کوردی ئەو لە باکوور لە باشوور لە ڕۆژئاوا ئەڵێ کوردی باشوور جوانترین نمونەی ئێمەش ئەمانەی وەکو ئەوان بژین لەبەر ئەوە ئێمە چەند هەوڵ بین ئەم چەترەیە کە هەموو خەڵکی کوردستانی کۆ کردوێتەوە بیپارێزین خۆمان بپارێزین لەو مشکلانەی کە ماڵی خەڵکی بازرگانی وێران کردووە کە لە خەڵکی سیڤیلی کوشتووە ئێمە ئەبێ یەک دەنگ بین یەک هەڵوێز بین هیوادارن کە حکوومەتی تازە بتوانێت کە زۆری سەوز و زەرد نمێنێ بتوانێت هێزی پێشمەرگە یەک بخە بتوانێت استراتیژیکی بەهێزمان هەبێ بەرامبەر حکوومەتی عێراق ئەم مەسەلەی بوجە و موچەیە نمێنێت مەترسی خەڵکی کوردستان باشە ینی پێشتر کاتێک ئەو هێرشانە دەکران بە بیانووی بوونی بنکەی ئیسرائیل لە هەرێمی کوردستان و چەندین بیانووی دیکە کە لەلایەن چەکدارانی عێراقیشەوە گروپە چەکدارەکان ئەم هێرشانە دەکران ئایا هەرێمی کوردستان مەترسیە بۆ سەر هیچ لایەنێک هەرێمی کوردستان مەترسی نەبووە ئێمە لە 1961ەوە تاکون ئیمڕۆ بە عەمیلی ئیسرائیل و ئەمریکا دانراوین ئەو مێشکە شۆڤینی کە هەیە بە هەمان عەقلێت ئیستا ئیژەکە لەگەڵ هەرێمی کوردستانە ئیمڕۆ ئەگەر بەدەستیان بێ دەستور ئەگۆڕن هەرێمی کوردستان نامێنێتەوە حکوومەتێکی مرکزی هەبێ ئەوان ئیمانیان بەوەیە کە حکوومەتێکی مرکزی هەبێت و هەموو تابعی ئەو مرکزە بن ئەمە هیوای ئەوانە کە ئەمە بکرێت کە ئەمەش نابێت وەختێک ئەبێت کە ئەمە عێراق هەڵەوەشێتەوە ئێستا زۆر مەترسی هەیە لە لای شیعەکانەوە کە هەرێمی کوردستان کە کورد لەگەڵ سونەکانە بەرنامەیەکیان هەیە لەم وەختە جەموجوڵێکیان هەیە ئێمە هیچ مەترسێکمان نییە بەڵام بوونی ئێمە بوونی ئەم هەرێمە بوونی ئەم پێشکەوتنەی کە هەیە لە هەرێمی کوردستانە بە هەموو کەم و کوڕەکانمانەوە مەترسیدارە بۆ ئەوان ئەوانەی کە ئێن سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەیبینن چی پێشکەوتنێک هەیە ئەچنەوە سوالەکەن ئەپرسن ئێمە بۆوانین ئەنەوەیە دووشت هەیە ئەنەوە عێراق بیکە ئەم پێشکەوتنە بۆستێت تاکون وەکو محافەزاتەکانی خوارەوەمان لێ بکەن یان ئێمە بۆستینە تاکون ئەوان بە ئێمە ئەگەن لەبەر ئەوە ئەمە هەردووچیشی نابێت چونکە ئەم پێشکەوتنەی کە هەیە خەڵکی کوردستان دروستی کردووە هێزی کوردستان حکوومەتێکی کوردستان دروستی کردووە بەڵام ئەبێ حکوومەتەکە لەگەڵ خەڵکەکە متمانەیەکی بەهێز پێکە ئەوش ئەساسەکەی ئەوەیە ئەو شتانەی کەوتم لەگەڵ ئەوەیە کە شەفافێتێکی ڕوون هەبێ بۆی خەڵکەکە بەڕاستی پشتگیری حکوومەتەکەی بکات بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسی لە سلێمانی ئەو ڕاستەوخۆ لەگەڵمان بووی دەست خۆش